هۆرمۆن پێناسەکرێ بە کۆمەڵێک دەنگکۆڵی کیمیایی زۆر بچکۆلە کە لە ناو لەشدا لەلایەن هەنێ لە ڕژێنەکانی لەشمانەوە دەرەدرێت و کاریگەریان هەیە لەسەر کۆئەندام و ئۆرگانەکانی تری لەش کە دوورن لە سەرچاوی دەردانی هۆرمۆنەکەەوە. بەدڵنیایەوە ئێمە هەموو لەشمان لە ڕێگەی هۆرمۆنەوە چێت بەڕێوە. ئەکرێ هۆرمۆنەکە لە ڕێژەی لە ڕژێنی نوخامەڕژێنەوە بێ کە ژێرمێشکە ڕژێنی پێوترێ دەرەدرێ، ئەکرێ هۆرمۆنەکە لە ڕێ ڕژێنەکانی خوددەوە بێ، ئەکرێ لە ڕێگەی ڕژێنی سەرگوچیرەوە بێ، یاخود هەنێ جار ئەکرێ لە ڕێی هێلکەدان و گونەکانەوە بێ. بۆیە هۆرمۆن کاریگەرێکی زۆری هەیە لەسەر ژیانمان، لەسەر زەهن و گەورەبوون و تەنانەت پیربوونیشمان. خۆی لە ڕاستیدا لە هەموو قۆناغەکانی گەشەی مرۆڤە، هەر لە مناڵی و لەو دەقەیەکە منداڵ لە دایکە بێ هەتا ئەو کاتێک کە کەسەکە بەرەو پیربوونە چێ و ئەمرێت، هۆرمۆنەکان کاریگەریان هەیە، هەرێک و بەپێی قۆناغێکە. تۆ هەر لە مناڵێک و کە گەورە بێت ئەمە هۆرمۆنەکانەکە ڕێگەیەن گەورە ببێ، هەتا گاتە قۆناغی باڵغبوونی تر لە کوڕابێ یاخود لە کچە بێ، ئەمە هەمووی کاریگەری هۆرمۆنە. دوای ئەوە لە کاتی ئافرەتی دووگیان بوون و لە کاتی گەورەبوون و لە کاتی کۆمەڵێک هۆکاری ترا، ئەمانە هەر هەمووی هۆرمۆنە کاریگەری هەیە. بۆی هۆرمۆن لە هەموو قۆناغەکانی ژیانە گرنگە، بەڵام بەڵێ بەدڵنیایەوە گۆڕانکاری لە هۆرمۆنا ڕۆیە، ئەکرێ هەنێ هۆرمۆن بەرز بێت، ئەکرێ هەنێ هۆرمۆن دابەزێت، ئەکرێ هەنێ هۆرمۆن ڕۆڵیان زۆرتر بێ لەگەڵ بەرەو چوونی تەمەن، هەنێ هۆرمۆنیش بە پێچەوانەوە ڕۆڵیان کەمە بێتەوە هەتا کەسەکە بەرەو تەمەنەچێت. ئەکرێ هەنێ گۆڕانکاریە بێ ئاسایی بێت بەڕاستی، ئەشکرێ هەنێ گۆڕانکاریە بێ نەخێر کاریگەری نەرێنی هەبێت. بەجێمە بیرمان نەچێ ئێمە سێ ڕژێنی زۆر سەرەکیمان هەیە لە لەشدا کە بە شێوەیەکی گشتی هەموو لەشی مرۆڤی کۆنتڕۆڵ کرد لە ڕێی هۆرمۆنەکانەوە. ئەو ژێرمێشکە ڕژێنە لەگەڵ هۆرمۆنی ڕژێنی غودە کە هۆرمۆنی غودە دەریا و لەگەڵ ڕژێنی سەرگوچیلەکان، پاشانێتە سەر هێلکەیان و گونەکان. ئەمانە هەمووی کاریگەریان هەیە و بەپێی تەمەن گۆڕانکاری لە هۆرمۆنەکانە ڕۆیە. بەڵێ هەنێ هۆرمۆنمان هەیە لەگەڵ بەرەوە چوونی تەمەنە ڕێژەکانیان کەمە بێتەوە، وەمە کاریگەریی نەرێنی واناکە بەڕاستی، چکەمە بە شێوەیەکی فیسیۆلۆژیەوە تا بە شێوەیەکی سروشتیە. بەڵام هەنێ هۆرمۆن هەیە لە ڕێژەی خۆی زیاتر بەدڵنیایەوە هەنێ کاریگەری نەرێنی زۆر خراپیشی هەبێ بۆ سەر لەشی مرۆڤەکە. خۆی لە ڕاستیدا ئێمە زیاتر فۆکەس دەخینە سەر کچان و ئافرەتان بەڕاستی. طبعاً ئافرەتان هەر لە قۆناغی باڵغبوونەوە هەتاوەکو لێچوونەوە لە سووڕی مانگانە کۆمەڵێک زۆر گۆڕانکاری لە هۆرمۆنا ڕوئایەت. هەر لە باڵغبوونەوە بیگرە کە کەسەکە بیدایەت چۆن بە بەرزبوونی باڵا و دروستبوونی سنگ دەست پێ ئەکات، بە هەمان شێوە ئەم گۆڕانکاری هۆرمۆنانە بەردەوامە بێت تا ئەو ڕۆژێکە و کچە یاخودە و ئافرەتە لە سووڕی مانگانە ئەوەسێتەوانێ. بەڵام هەر گۆڕانکاریەک ڕووبە لە هۆرمۆنەکانی تر، ئایا بەرزی بێ، نزمی بێ، یاخود ناڕێکی بێ لە دەردان، جاری وایە دەردانیان هەیە بەڵام بە شێوەیەکی ناڕێک، بەدڵنیایەوە کچەکە یاخود ئافرەتەکە هەستی پێکات کۆمەڵی نیشانەی بۆ دروستەکە. یەکێک لەو نیشانانی کە زۆر باوە تێکچوونی سووڕی مانگانەیە گەر کەسەکە سووڕی مانگانەی هەبوو بێ پێشتر، یاخود بیرمان نەچێ ئێستا حاڵەتێکی تر هەیە کە ئەتوانم بڵێم خەریکە ینی وردە وردە دەست پێ ئەکا، ئەویش فرەکیسی هێلکەدانە کە ئافرەتەکە ناوقەی پانە بێت، دەنگی تۆزێک ڕەبێت، مووی ڕق لە دەم و چاو لە هەنێک شوێنی یەت کە خۆی نابێت مووی پێوە بێ لە ئافرەتە و سووڕی مانگانەی تێکەچێت. یاخود هەنێ جار هەیە هەر لە بیدایەتەوە هۆرمۆنەکان تێکچوونیان پێوە دیارە و ئەو کچە بۆ ئەکەوێتە تەمەنێکەوە هێشتا باڵغ نەبووە، هێشتا سووڕی مانگانەی نەبووە، کە ئەمە بەڕاستی ئەمە واجبی دایکەکەیەکە بێ بەدوایە بڕوە. هۆکارەکان ئەکرێ جێنەتیک بێ، ینی بەدەست ئینسان نییە بەڕاستی، لاوانەیە جینات بێ، ئەکرێ کێشەیەک بێ لە ناو یەکێ لەو گلاندانە یاخود یەکێ لەو ڕژێنانەیە، ئیتر ئایا ئیلتیهابی کردووە، ئایا گرەی لەسەرە، یاخود ئەشکرێ هیچ سەبەبێک نەبێت و کارەکە فیسیۆلۆجی بێ و بیریشمان نەچێ بە تایبەت بۆ سووڕی مانگانە و دەستپێکی سووڕی مانگانە لە ئافرەتانە یاخود لە کچانە. دایکەکە زۆر دەوری هەیە بۆ ئەوە، واتە گەر دایکێک خۆی درەنگ سووڕی مانگانی بۆ هاتبێ، ئەکرێ کچەکەشی بە هەمان شێوە بە شێوەیەکی درەنگ سووڕی مانگانی بۆ بێ، واتە ئەگەر دواش بکەوێ و کاتە ئاساییە لەبەروی چۆتۆ سەر دایکێک، ئەمە ئەتوان بڵێ بشێوەیەکی بۆ مایە و جێنەتیکی حیسابی بۆ ئەکرێ. خۆی باوترینیان لە تێکچوونی هۆرمۆنەکان تەمان شێوازمان زۆرە. باوترینیان لە تێکچوونی هۆرمۆنەکان ئەگەر ئێمە باسی هۆرمۆنی هێلکەدان و هۆرمۆنی ژێرمێشکە ڕژێن بکەین، فرەکیسی هێلکەدانمانەیە کە حاڵەتێکی زۆر باوە، ئەکرێ لە هەر تەمەنێکی ئافرەتا بێ ڕووبە، ینی ئەکرێ تەنانەت پێش باڵغ بوون ڕووبە هەنێجار و ئەشکرێ دوای باڵغ بوون تا تەمەنی گەورە بوون. ئافرەتەکە هەست بەواکە کە کێشی لەشی زیادەکە، دەنگی تۆزێک ئەگۆڕێ، مووی ڕەش و ڕق لە هەنێک شوێنێت کە نابێ ئەو شوێنانە مووی پێوەک و ژێر چەناگە و دەورەی سنگ و بینی ڕانەکان و لە هەمان کاتیشا تێکچوونی سووڕی مانگانە کە ئەمە زۆربەی کات ئەمەیە وا لە ئافرەتەکە پەنابەرێتە بەربینینی دکتۆر و چارەسەر.
ئەمە باوترینیانە بەڵام ئەکرێت تێکچوونی هۆرمۆناتی تریشمان هەبێت کە لەوانەیە هەنێجار کاریگەری زۆر خراپترە بێ و لە فریکی سیهێلکەدان بۆ نمونە ئافرەتمان هەیە لە تەمەنی بڵین گەنجێتی خۆیاتی لە تەمەنی 30 ساڵیدایە لە تەمەنی 25 بۆ 30 ساڵیدا سێرەکەی لە پڕ سووری مەنگانەی نامێنێت کە ئەچی پشکنینی بۆکەی سێرەکەی زوو لە سووری مەنگانە تەواو بووە کەمە خۆی کاریگەرێکی زۆر خراپی هەیە چونکە گرنگی سووری مەنگانە هەرونێت تۆ سووری مەنگانە هەبێ گرنگی ئەوەیە کە تۆ ئەو هۆرمۆنانە پێکهاتی ئێسکەکانت ڕاگرێت پێکهاتی مەزاج و لەش و لارت ڕاگرێت بۆیە بە دڵنیایی و گۆڕانکاریەکان زۆرن یعنی ئەتوانم بڵێم ئەو کەسە لە ڕووی دەرونیەوە زۆر تووڕە ئەبێت تەرکیزی کەمە بێت ئێسکەکانی بەرەو بووکانەوە ئەچێت هێز و تااقەتی جارانی نامێنێت بێجگەلوی کە سووری مەنگانەش نامێنێت کە ئەمەش خۆی بۆ خۆی حاڵەتێکی نێگەتیڤی ئەیاد بە ئافرەتەکە بەڕاستی هەموو نەخۆشیێک چارەسەری هەیە و لەگەڵ یاڕۆی توم تابعەکەیت من داوا لە ئافرەتەکانەکەم هەر کاتی هەر گۆڕانکاریان هەست پێ کرد باشترە بە زووترین کات بچن سەردانی پزیشکی پسپۆر بکەن و خۆشبەختانە ئێستا بێجگە لە پزیشکانی ژنان و مناڵبوون ێستا پزیشکانی بواری هۆرمۆناتیشمان هەیە بۆیە وا پێویستەکە کە ئەبێ کەسەکان بەدەم خۆیانەوە بچن بە تایبەتیش ئافرەت چونکە ئافرەت خۆتەزانن یعنی بناغی کۆمەڵگەیە کە تۆ ئافرەتەکە سیحەت و تەندروستێکی وای نەبوو کاریگەری زۆرە بێ بەڕاستی هەم لەسەر خێزانەکەی و لەسەر کۆمەڵگەکەش لە ڕاستیدا حاڵەتی شەرمی خێزانەکان هێشتا ئێمە هەر ئەیبینین بەڕاستی یعنی تۆ ناکرێ بۆ نمونە کچەکەت تەمەنی بۆتە 17 ساڵ 18 ساڵ بەڵام سووری مەنگانەی نییە تۆ نەچیت بەدوایە سەردانی پزیشکێکی پێنەکەی بەڕاستی چکەمە هەم یعنی ناحەقیە بەرامبەر هەم کچەکە و هەم بەرامبەر کۆمەڵگەکەش ئەکرێت چارەسەرێکی زۆر بەسیطی هەبێ ئەکرێ هۆکارەکە هەر زۆر یعنی لاوەکی بێت و زوو چارەسەر بکرێ بەڕاستی بڵێ تا ئەم کاتە ئەم حاڵەتانەمان هەیە یاخود جاری وایە کچەکە خۆی شەرمنە بەس ئەمە واجبی دایکەکەی بەڕاستی کابینێ کچەکە ماوەیە کە مەزاجی تێکەچێ لە شولاری تێکەچێ سووری مانگانی وەکو پێشتر نییە زۆربەی کات بڵێ چارەسەرەکان زۆر ئاسانن و عیلاجیشمان هەیە بەڕاستی بەڵام جاری واشە ئەکرێ سێرەکەی هۆکارێکی زۆر گەورەتر هەیە لە پشت حاڵەتەوە لەوانەیە جاری وایە ینی نەخۆشمان هەبووە کچە هەر نەکەوتۆتە سووری مەنگانەوە باڵق نەبووە تەمەنی بۆتە 18 ساڵ بۆ 20 ساڵ دوای ئەو بە حاڵەتێکێتە لای مەسیرێکی گرێک هەیە لە ژێر مێشکە ڕژێنە کە ئەسڵەن هەر هەستیشی پێ نەکردووە یعنی بۆیە هەر کاتێک ئەم نیشانانە هەبوو بەڕاستی ئەگەر کچەکە خۆی بزانێ ئەوە هەر زۆر باشە ئەگەر نا بەڕاستی و واجبی دایکەکە و ئەو کەسانی چواردەورێتی کە زوو بەهانایەوە بچن و تا بە زووی چارەسەر وەربگرێ خۆی لە کۆندا واوا بوو هەر کاتێک ئەگەر سووری مەنگانە نەبووە یەکەم شت کە بە خیاڵێ و کەسەدا و دووگیانی بوو لە ئافرەتە بەس ئێستا بەو شێوەیە نییە هۆکاری ترمان زۆرە زۆر دوور نەڕوین بەڕاستی سترێس و بابەتی سایکۆلۆجی ئەگەر کەسەکە مێشکی هیلاک بێ لە سترێسێکا بێ سێرەکی کچێکە ئیمتیحانێکی قورسی هەیە لە مەکتەبێکی قورسە یاخود حاڵەتێکی خێزانی قورسیەت بەسەریە ئەنی ئەگەر بۆ مانگێکیش سووری مەنگانی نەبێ لەوە چێ ئاسایی بێ بەڵام وا باشتر ڕاوێژی پزیشکی پسپۆری پێ بکرێ بەڕاستی حاڵەتی سایکۆلۆجی زۆر تەسیریاتی هەیە بۆ سەر کێشەی هۆرمۆن بەتایبەت لە کچان و لە ئافرەتانە اینجا بەڵێ هۆکاری تریشمان هەیە بۆ نمونە دووگیان بوونی کێکە لە هۆکارەکان بۆ نەمانی سووری مەنگانە ئەکرێ بوونی هەوکردن و تەنانەت گرێمان هەبێ لە ڕژێنەکانەکە سووری مەنگانە نامێنێ بۆیە هۆکارمان زۆرە بەس تۆ ناکرێت تۆ تەنها بڵێ ئەگەر هەیە کەیسەکە کەیسێکی بڵێن ئافرەتێکی دووگیان بێ لەخێر زۆربەی کات بەو شێوەیە نییە چارەسەرەکان طبعاً بەپێی تەمەنی کەسەکە و بەپێی شێوازی تێکچوونەکەش ئەگۆڕێ بۆ نمونە باوترینیان کە فرەکیسی هێلکەدانە تا ئەم دەقەیە لە زۆربەی سەرچاوە زانستیەکانەوەی کە باس کراوە دابەزانەی کێشی لەش و وەرزشی ڕۆژانە بەڕاستی زۆر تەسیری هەیە لەگەڵ کۆمەڵێک دەرمان ئەشکرێ بۆ نمونە ئەو کچانەی کە بۆ نمونە تا ئەم دەقەیە نەکەوتونەتە سووری عادە و تەمەنیان خەریکە لە سەر و 7 بۆ 18 ساڵە بەڵێ ئەوانەش عیلاجی هۆرمۆناتیان دەدرێتێ و سووری مەنگانیان دەست پێکا بە شێوەیەکی سروشتی یاخود ئەو ئافرەتانەی کە لە عادە تەواو بن لە عادە ئەچنەوە لە دوای 45 بۆ 50 ساڵ هەیەڵێ من حەزەکەم بەردەوام بم لە سووری مەنگانە بەڕاستی لەبەر لە شولاری لەبەرەوەی مەزاجیان نامێنێت ئاراقکردنەوە و بێتاقەتێکی زۆریانە بێت ئێمە توانین بە شێوەی دەرمان و شێوەی عیلاج بەردەوامی لەگەڵیانە بۆ چەند ساڵێک بەڵام لەژێر چاودێری پزیشکیە بە دڵنیاییەوە زۆر گرنگە زۆر هۆشیار بن چونکە ئەمە بەشێکە لە تەندروستی ئافرەتان و کچان بۆیە بوونی سوورێکی مەنگانی تەندروست و مەنگانە زۆر زەڕورە و لە هەموو لایەنێکەوانی هەم بۆ لایانی دەرونی ئافرەتەکە هەم بۆ لایانی تەندروستی لەشی ئافرەتەکە چونکە بیرمان نەچێ ئافرەت بنەمای کۆمەڵگەیە بەڕاستی
و ئەو کێشانەش ڕوئەیات لە هەموو ئافرەتێک ئەگەر هەیە ڕووبات. ئەو لە کۆتاییداڵێم پێویستە کاکە کۆمەڵگە هۆشیار بێت. ئەم حاڵەتانە حاڵەتی تەندروستین بۆیە پێویست ناکاتەوە هەر کاتێک ئەم حاڵەتانە هەبوو پەنا بۆ هەنێک بیرۆکە و هەنێک حاڵەت بدرێ بڵێن ئەمە لەوانەیە ئەگەری دووگیانی بێ یاخود حاڵەتێکی تر نەخێر بە دڵنیاییەوە ئەمانش کۆمەڵی نەخۆشین ئەکرێت لە ئافرەتەکە ڕووبدەن و چارەسەریشیان هەیە.